تۆری دووەمدا باس لە کاریگەریەکانی سەرکەوتنی پێنجمین کۆنگرێکیەتی نیشتیمانی کوردستان دەکەین و هاوکات هەنگاوەکانی دوای با بڵێن کۆنگرە پێویستێکیەتی نیشتیمانی کوردستان چۆن هەنگاو بنێت بە شێوەیەکی گشتی ئەمەش کاریگەریەکی لەسەر تەواوی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان وەروە لەسەر ئاستێرەخ و لەسەر با بڵێن ژیان و بارودۆخی هاوڵاتیان ئەم کۆنگرێت چی جێدەهێڵێت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری لەتیڤ نێروەیی ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سەودای بەیانی کورسان نیوزەکە لەتیڤ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان هەڵبەتە پیرۆزبایی دەکەین لەوەی کە جارێکی دیکەوە ئەندامی سەرکردایەت هەڵبژێردرایەوە دەپرسم پێشەوەی باز لە هەنگاوەکانی دوای کۆنگرە بکەین دەپرسم بە شێوەیەکی گشتی چەند ڕۆژی کۆنگرە چۆن بەڕێوە چوو بیر و ئازادەکان لەناو کۆنگرەکە چی دەخواست زۆر سپاس ڕێز و سڵاو بوو بینەرانی بەڕێز پیرۆزبایی لە هەواڵان یەکێتی دەکەین بە بوونەی سەرکەوتنی پێنجەمین کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید ئەنجامدانی کۆنگرە لەم هەلومەرجەی کە ئێستا عێراق و هەرێمی کوردستان لە کۆمەڵی قەیرانی سەختدا تێپەڕ دەبێ و لە کاتێکدا کە ئێمە لە سەروبەندی ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی دوو کۆنگرە دوو هەڵبژاردن ئەنجامدانی کۆنگرە تەحەدایەکی گەورە بوو وە گرێوێکی زۆریش دەکرا بۆی ئەم کۆنگرە سەرکەوتوو نەبێ هەوڵێکی زۆریش هەبوو و شڕێکی دەرونی سەختیش دژی جاماوەری یەکێتی دژی کەوادری یەکێتی دژی سەرکردەکان یەکێتی دەکران ڕۆژانە لیستی جیا و وێنەی جیا و دەنگۆی شەڕ و دابەشبوونی کۆنگرە بەسەر چەند بەشێک و چەند لایەنێک و چەند کتلێکدا ئەمە هەر خۆی کە ئەمە باڵێن دوجار وادەر نەچوو ئەمە خۆی نیشانەی سەرکەوتنی کۆنگرە بوو دوام من خۆم بەشداری لە کۆنگرەی دووە تا کۆنگرەی پێنج بەشداریم کردووە دەتوانین بڵێن ئارامترین کۆنگرە بوو ئەمیش تەبان هوکاری خۆی هەیە یەکەم ینی پلانێکی زۆر گونجاوی بابەتیانە بۆ ئەنجامدانی کۆنگرە ئامادەکرا بوو هەر لە سەرەتایی ئەوانەی کە چەند کەس بەشداری کۆنگرە دەکەن و کێ بەشداری دەکەن و چوون بەشداری دەکەن و ئەنجامدانی کۆنفرانسی مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکانی یەکێتی تا دوجارش لە ناو هۆڵی ئەنجامدانی کۆنگرە لە ناو ڕۆژانی کۆنگرە یعنی سەرکردەکانی ئەوەی کە با بڵێن پێش کۆنگرە سەرکردا بوون کەمتر مداخلەیان دەکرد زیاتر دەرفەتیان دەدا بۆ کەوادری ئۆرگانەکانی دیکە و بەشداری سەرکردەکانی یەکێتیش بە تایبەتی سەرۆک باڤڵ دەورێکی حەکیمانە و هێمنانە بۆ چوونەتی تێپەڕاندنی ئەو بابەتانەی کە مشتومڕێکی زۆر لەسەر دەکرێت ئەمە 600 کەس بەشداری دەکات لەسەر باوەڵێن مادەیەک برگەیەک مشتومڕ دروست دەبێ بۆچوونی جیاواز دروست دەبێ و ڕێی جیاواز دروست دەبێ ئەمە کۆنگرە بۆ ئەمەیە چونکە تو هەڵسەنگاندن بۆ بابەتێک دەکەیت جارووە ڕێی جیاواز دروست دەبێ یعنی دەوری سەرۆک باڤڵ لەمەدا بوو تێپەڕاندنەوە دەورێکی زۆر گرنگ بوو و لە جگە لەمە کۆمەڵێک هەواڵی دیکە مەسەڵەن هەواڵ قوبات تاڵەبانی بە هەمان شێوە کاتێکە گرفتێک دروستە بوو ینی بە پێشنیارێکی گونجاو مەسەڵەن لە ناو سەرکردایەتی یەکێتی پێشتر دوو هەواڵی کە لە دەستەی کارگێر بوون هەمیشە ڕەخنەگر بوون هەواڵ شاناسخان و هەواڵ شاڵاوی عەلی عەسکەری بەڵام لەم کۆنگرەدا دایمەن پەیامەکانیشان بۆ چوونەتی تێپەڕاندنی ئەو بارودۆخە بوو یعنی ئەومە کۆنگرە وەکو مێژوشە کاک شاڵاوی کاکوسەت و کاک دەربازیش بە هەمان شێوە کاک ئاسو مامەند کۆمەڵێک هەواڵی تر کە ناویان ئێستا لە بیرم نییە هەمووان دەوری ئەویان هەبوو بە پێشنیاری باش چۆن تۆ لەم بابەتە تێپەڕین ئەمە لایەکی دیکە لە پاڵ ئەمە ئەو پەڕی ئازادی هەبوو یعنی کۆنگرە ئەبووایە لە 3 ڕۆژە کۆتایی پێبێت ڕۆژی سیامیش تقریبان وا دانرابوو بۆ نیوەڕۆ تەواوین بەڵام بوو بە 5 ڕۆژ لەبەر ئەوەی ینی کۆنگرەی تێپەڕاندن نەبووە بڵێن با تێپەڕێنین بەڵکو کۆنگرە بۆ ئەو بوو بگەینە ئەنجامێکی کۆنکرێتی هەڵسەنگاندنێکی مەوزوعی بۆ 4 ساڵی ڕابردوو بکەین ئێمە لە دوای کۆنگرەی چوارەمە تا ئەنجامدانی کۆنگرەی پێنجەم چیمان کردووە خاڵە بەهێزەکانمان چین کێشە و گرفتەکانمان چین شکستەکانمان چین بربەستەکان چین چۆن ئەمانە چارەسەر بکەین تەمانەمە پێویستی بە کاتە بوو ئەمە شوێنی ئەمانە لەکوێ دەبێتەوە بەشێکی پەیوەستە بە پەیڕەوەوە بە
پەیکەری یەکێتیەوە ئەبێ ئەمە چاکی کەین ئەوانەی کە بۆ ئەم سەردەمە گونجاونین بەشەکەی دیکە پەیوەستە بە سیاست و استراتیژەتی یەکێتی بۆ شێوازی حکومڕانی بۆ ئازادی هەمەجۆرەکان بۆ گۆڕانکاری کەشوهەوا بۆ بابەتی گەنجان بابەتی ژنان بابەتی خزمەت گوزاریەکان بابەتی بژێوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بابەتی پەیوەندی یەکێتی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان بابەتی هەرێم و بەغدا و کۆمەڵێک بابەتی دیکە ئەمە هەواڵ باڤڵ داوای کرد هەرچەندە وەکو نەریتێک بوو پێشتر کۆنگرەکانی تر یان هەر ڕایەک 3 کەس یان 5 کەس قسەیان دەکرد پێشتر مەسەلەن 3 کەس لەگەڵ ئەو مادەیان ئەو ڕەشن و 3 کامە دەکراوە 3 کەسیش ئەگەر دش بێ قسە بکەن دوای ئەم قسە دەنگدانە بەڵام ئەم جارە وتی ڕێگا بدەن خوا هەموو ڕۆژێک کۆنگرە ناکەن بە هەواڵان سەرپشت من قسەیخوان بکەن لەبەرەوە جاروی هەبوو زیاتر لە 25 کەس قسەیان دەکرد لەسەر مادەیەکی مەسەلەن پەیڕەوی ناوخۆیان مادەیەکی پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان یان لەسەر یەکێک ئەو راپۆرتانەی لەو 6 راپۆرتەی کە ئامادەکران باشە بەشداربووانی کۆنگرە ئەندامانی کۆنگرە کەسی تێدا هەبوو خۆی ڕەخنە لە خۆی بگرێ بەڵێ یەکێک لەوانە سەرک باڤڵ ینی کاتی هەڵسەنگاندن بۆ ینی قۆناغی دوای کۆنگرەی چوارەم کرا وتی ڕەخنە لە خۆمان دەگرین هەرواشی وتی ئێمە هەڵەیەکمان کردووە بێ هەڵەیە چاک بکەینەوە ئەو یەکێک لە هەڵە زەقەکان کە باسی کرد ئەو وتی ئێمە نەمان هەروای وتی نەمان کرد کە ئەو دەورەمان نەبینی کە ئەنجومەنی باڵێ بەرژەوەندەکانی یەکێتی دەوری خۆی ببینێ و ئەکتیڤ بکرێەوە سوول لە توانەکانیان ببینیم بۆیە لەم کۆنگرادا یعنی ئەوەی کە بڵێن ئەگەر وا بڵێن چ گۆڕانکاریەک بۆ یەکێک لە گۆڕانکارەکانەوەیە دوو ئەنجومەن کە بەشی هەرە زۆری تێکوشەرانی دێرین یعنی سوود لە ئەزمونیان لە توانایان لە مەعریفەیان لە بوچوونە جیاوازەکانیان لە پیشە جیاوازەکانیان دەبینینەویش ئەنجومەنی باڵای سیاسی و ئەنجومەنی پشتیوانین ئەمانە دەبنە پاڵپشتی سەرکراتی و دەبنە تەواوکەری یەکێتی و لە هەندێک قۆناغی دیاریکراوشدا دەبنە هاوکاری ڕاستەوخۆی ئەنجومەنی سەرکرداتی ئەمە ئەو کێشەیە ئەوەی کە پێشتر تۆش ببووین چارەسەر دەکات ئەوەی پێشوو ئەزمونێکی سەرکەوتو نەبوون ڕێژەمان زۆر بوو بەڵام کۆمەڵێک تێکوشەری بەتوانە خاوەن مەعریفە خاوەن ئەزمون کە شانسی دەرچوونیان نەبوو ینی سوودمان لە توانای ئەوانمان نەبینی نەک هەر سوودمان لێ نەبینی بە پێچەوانەوە یعنی جۆرێک لە فەراموشکرا بوون کە فەراموشکرابن ئەمانە سەرکردەی ڕابوون کارکتەری سەرەکی بوون هەرێک لە بوارێکی جاجیەکاندا هەندێک جار پەیامەکانیان حەقیشیان بوو گلەی بکەن ئەو پەیامیان هەبێ ئەو پەیامەوا دەکرد کە ببێتە هۆی دابەزینی وڕە و معنەیاتی کادریەمە بەڵام کاتی ئەم جاراوان دێنە بە گروتینێکی تراوە بە حەماسەتێکی تازەوە دێنە ساحەوە و دەوری سەرەکی خوان دەبینن و یەکێکی سوو لە توان دەبین بە تاکید ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە سەرکردایەتی نوێژ بتوانێت بە باشتر ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. باشە سەیدا لەتیف هەڵبەتە با بڵێن لەناو کۆنگرەیە ئەوەی کەڕوونە بەشێک لە ئەندامان دەنگی پێویستیان بەدەستێنایە خودت لەم قۆناغەدا وەکو ئەندامی سەرکردایەتی هەڵ نەبەژێردان و ئەندامانی سەرکردایەتیش کەم کرایەوە. بابەتەکە لێرەدایە کەمکردنەوەی ئەندامانی سەرکردایەتی گرنگەکەی لە چیدا دەبیندێتەوە وە ئەو ئەندامانی دیکەی کاڵ نەبژێران ڕخنیان هەبوو گلەیان هەبوو یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەو هۆکاری کە 4 ساڵ جارێک بڕیارە ئەندامانی سەرکردایەتی هەڵبژێرتەوە ڕەنگە بۆ 4 ساڵی داهاتوو شانسیان هەبێت ئەم بابەتانە چۆن خوێنەوەی بۆ دەکرا یعنی ئەتوانین بڵێن هەموو هەواڵێک دەرچووە لەبەرەوەی وەکو کۆنگرەکانی پێشوونیە بڵێ ئەوەی کە نەچوو سەرکردایەتی تر دەچێتە ماڵەوە ڕاستە هەموو هەواڵێک دەرچووە لەبەرەوەی ئەگەر لە سەرکردایەتی بەشێکی لە سەرکردایەتیە بەشێکی لە ئەنجومەنی باڵای بەرژەوەندەکان یەکێتیە بەشەکەی تر لە ئەنجومەنی پشتیوانیە بەڵێ کەواتە ینی هەموو هەواڵێک دەرچووە بەڵام ئەتوانین بڵێن ئەرکەکان دابەشکران ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئەو هەواڵانەی کە باڵێن لە سەرکردایەتی نەبووە یان نەچوەت لە سەرکردایەتی نامێنێ یان سەر نەکەل بوو سەرکردایەتی یعنی بەڵام چوەتە یەکێک لەو دوو ئەنجومانە بەشی هەرە زوریان بینیم لە سوشال میدیا ینی پەیامەکانیان زۆر بەڕێتێکی
بەرزی هەواڵانە بەرپرسیارانە و یەکێتیانە بووە هەمووی لە سەرروک باڵ و لە هەواڵانی یەکێتی و لە سەرکردەتی نوێ دەکەن ئەمە ینی کەوادری پەروەردەی ڕێبازی هەواڵمانجل ئەمانان بەرەکە ئەمە دووەم لە هۆڵی کۆنگرەکە کوتای پێهات هەر هەمویان هاتن باوەشیان بۆ هەواڵەکانی خوان کردەوە بە پیش پیرۆزباییان لێکرد ئەمە ڕوحەتێکی دیسانە دەڵێم هەواڵانە و بەرپرسیارانە لێ پرسەوانە بەڵێ لەبەرەوە دەتوانین بڵێن هەر هەمویان دەرچوون بەڵام ئەرکەکان بە شێوازێکی دیکە دابشکران و ئەمەی کە ڕێژەی سەرکرداتی کەم کرایەوە ئەمە زەرورەتێک بوو ئەمە لەبەر ئەوە نییە بڵێن ئەو هەواڵێک کە لە سەرکرداتی نەماوە توانای نییە شایستە نییە دەوری نییە ئەزمموی نییە دڵسوز نییە بە هیچ شێوەیەک ئەمە نییە بەڵام ئەزمموی 4 ساڵی ڕابردوو سەلماندی جارێ بە پێی سەد و ئەوەندە 120 یان 21 یان 24 یان 170 کەس ئۆرگانمان نەبوو یعنی هەمیشە کە ئەم ژماردن جاریوە 30 تا 33 هەواڵ ناوی سەرکرداتی و بەڵام ئەرکی نەبوو یامە خۆی بخۆیدا گرفتە ینی کەوا بێ بە ناو کردومانە بە سەرکرداتی بەڵام سوود سوودمان لە توانای ئەو کەسەمان نەبینیوە ینی من سەرکرداتی بم بەڵام ئۆرگانێکم نەبێ بە ئیشی ئەرکێکی بەڕێبرنی ئۆرگانێک لاستوم نەبێ کەوا بێ سوود لە توانایی من سوود لە ئەزمموی من سوود لە ئەماریفەی من نبینێ وەکۆیە من ینی کەسێک بم ناوم سەرکرداتی بەڵام لە زیندانێکە بم یەکەواتە یەکێتی سوود لەم کەسە نبینێ بەڵام ئەم جارە تو دێیت من ئۆرگانێکم نییە نەمبووە ئەم جاران بەنە ئۆرگانێکە ویش یان ئەنجومەنی باڵای سیاسیە یان ئەنجومەنی پشتیوانیە کابێت لێرە سوود لە توانەکانی ئەم هەواڵانە دەبین و دیسان لە لایەکترەوە دەبنە تەواوکەر یەکتر و هاوکاری یەکتر دوجار هاوکاری و تەواکەر یەکێتی نیشتیمانی کوردستان سەیدا لەتیف کۆنگرە هەڵبەتە بەسەر کۆتوانە تەوا بوو لە دوای کۆنگرە هەنگاوەکان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان چی دەبێت؟ کۆنگرە کوتای پێهات گۆڕانکاری بەسەر هەندێک ئۆرگانە دێت وڵە بەسەر هەر هەمویانە دێت چونکە هەمووی بە پێی پلانێکی نوێ دەبێت تەشکیلاتێکی نوێ دەبێت تا ڕادەیەک لەوانە تیمەکانیش یعنی بە شێوازێکی نوێ بن ڕێک دەخرێن هیچ هەواڵێک زیاد نییە بەڵام هەندێک لە مەسەن بوو نمونە لە مەکتەبی کومەڵاتی نەما بەشی کومەڵاتی ئەچێتە سەر بە مەکتەبی ڕێخستن کابێ هەر ئەو هەواڵانە درێژە بارکەکانی خواندەدەن بەڵام لە ئۆرگانێکی تر کاتێک کە ئۆرگانێکی تر بێ ئەکیت پلانێکی تریش دەبێت بۆ نمونە پێشتر بردی پێکاتەکان هەبوو ئەم جارە دەبێتە بەشی پێکاتەکان ئەویش سەر بە مەکتەبی ڕێخستن بە تاکید ئەمە پلانێکی نوێ دەبێت چکە مەکتەب ڕێخستن جیاوازە لە مەکتەبی کۆمەڵاتی مەکتەبی ڕێخستن مەڵبەندیان هەیە مەڵبەندەکانیش مەسە هەندێک مەڵبەند سنووری هەندێک مەڵبەند پێکاتەکان فراوان و هەمە جورن مەڵبەندی کەرکووکە مەسەل مەڵبەندی خانەقینە مەڵبەندی نەینەوایە مەڵبەندی ینی شنگال و کۆمەڵێک مەڵبەندی دیکە پێکاتەکان لەو سنوورانە لەوانە پلانەکان وابێ وا تەواقع دەکەم کە زیاتر ئەمانە لەوێ حزوریان هەبێ ئەرکیان لەوێ زیاترە بێ لەوەی کە بێن لە سلێمانی یان لە یەک پارێزگا کۆ ببنەوە جگە لەمە ڕاستە پەیڕە و پرۆگرام پەسەند کراون بەڵام لە پەیڕەوە بۆ هەموو مەکتەبێک یان بە هەموو ناوەندێک ئۆرگانێک ئەوە پەسەند کرا کە ڕێسایەکە بێ ئەم ڕێسا ئەمانە سەر لە نوێ دێن بە پێی هەلومەرجی ئێستا بە پێی زەرورەتی ئێستا بە پێی بارودۆخی ئێستا کاروبارەکانی خوان ئەرکەکانی خوان دادەڕێژن و ڕێکیان دەخەن و لەسەر ئەو ڕێچکەیە درێژە بە خەبا دەدەن دەتوانین بڵێن لە دوای کنگرەی ترێکێتی تەبەن بە بریاری سەرروک باڵ سەرکرداتی کۆ دەبێتەوە مەکتەبی سیاسی هەڵدەبژێرن و دوجار هەر ئۆرگانێک ئیتر دەست بە ئەرکەکانی خۆی دەکا ئەوەی پەیوەستە بە لەسەر ئاستی باڵا شتێکێتی خۆی کۆ دەکاتەوە خۆی ڕێک دەخا توانە هەمە جۆرەکانی خۆی بە پێی پلان دەخاتە گەڕ لە پێناو هەم بەهێزکردنی یەکێتی و هەم ئاشتکردنەوەی هەواڵان یەکێتی چونکە لەوێ بوو بە بریار ینی تیمێکی باڵا بە سەرۆکاتی سەرروک باڤەل و باندامەتی هەندێک تێکوشەری دێرین یەکێک لەوانە هەواڵ
عمر شێخ موس ئەندامی دەستەی دامەزرێنەر یەکێتی و کۆمەڵێک هەواڵی تر ئەمانەی تر دەست بە هەوڵەکان دەکەن بۆ ئاشکردنەوەی تێکوشەرانی یەکێتی و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ سەیدالەتی و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کە لە ئەستۆدیۆ بەیانی کوردستانی زمیان بوو. دووبارە سپاس بۆ بەڕێستان.